هەمووی ئەمەلیاتەکە و هەموو چالاکیەکەی دوژمن کە من لێرە دەوێت بڵم دوژمن چونکە ئیتر ئەمە هێزێکی کوردی نییە کە شەڕی هێزێکی دیکەی کوردی کردبێت ئەمە ئیتر تەواو پیلان و پلانەکانی داگیرکەرێک بڕێوە دەبا بۆیە ئەم حرەکەتانە و چەندین حرەکەتی دیکە لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەمان پێ دەڵێت کە بەداخەوە هێزێکی گەورەی کوردی هێزێکی کۆنی کوردی کە ناوی حیزبی بارزانیە یا بڵێن پارتی یا بڵێن حیزبی بارزانی یا ئەو بنەماڵەیە کەوتونە داوی داگیرکەری کورد و ئەجەندای داگیرکەری کورد بەڵگەکان و ئیتر ڕۆڵی ئەمیلیان هەیە ڕۆڵی ئەیجنتیان هەیە ئەوانە بۆ لە ناوبردننی ڕۆڵەکانی خەڵکی کورد بۆ لە ناوبردننی نەتەنیا ڕۆڵی کورد بەڵکو بۆ لە ناوبردننی هەموو حرەکەی کورد هیچ سوودێکی ناگەێنێ زەرێکی زۆرە ئەتۆ ساڵیانی ساڵ دەوڵەتی بەعەز شەڕی تۆی کردو لە باشووری کوردستان ساڵیانی ساڵ دەوڵەتی ئێران شەڕی کوردی ئێرانی کردووە هیچ سوودێکی نەگەیاندۆ بە غێرە زۆی کە بەڵێ سوود بەخۆی دەگەێنێ سوود بە قەزیەی کورد ناگەێنێ سوود بەخۆی دەگەێنێ کە کوردی پێ دوژمنە ئەو کەسێک کە یارمەتی ئەم تاکتیکە ئەم حرەکەتە دەکات جا کورد بێت فارز بێ عەجەم بێت هەت تورک بێت ئەمە بەشێکە لە داگیرکەر جا با کوردیش بێت جا با بارزانیش بێت ئەمە شاخ و باڵی نییە شەرت نییە دوژمنی تۆ تەنیا دەوڵەتانی داگیرکەر یا نەتەوەی فارس و تورک و عەرەب بێ نا دەکرێت بەشێک لە کوردیش ببێتە بەشێک لە ئەجەندای داگیرکەر بۆچی بۆ بەرژەوەندێکی سوک بۆ بەرژەوەندێکی زۆر بە قەولی کابرای دەڵێ ئینگلیسی دەڵێت چیپ ئەمە ئەوەندە هەرزانن ئەوەندە چیپن کە بۆ ئەوەی کە بەرژەوەندێکی تەسکی بنەماڵەیی تەسکی ماڵی و دەستیان کەوە فقەت و فقەتیش بۆ دۆلار و چیرفانە هیچی دیکە نییە بە ئەوە زۆر چاک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاشکرا بێت ئەوەی کە هێزێکی کوردی یارمەتی دەوڵەتێکی داگیرکەر دەکات بۆ لێدانی کچەکانی خۆی براکانی خۆی کوڕەکانی خۆی لە پارچەیەکی تری کوردستان یا لە عینی پارچە ئەوە دڵنیا بن مافیان بەسەر کوردایەتیەوە نیە مافیان بەسەر کوردبوونەوە نیە ئەوانە تازە بوون بەشێک لە جەستەی دەوڵەتێکی دوژمنێکی داگیرکەر جا ئەو دەوڵەتە ڕەنگە تورکیا بێت ئەو دەوڵەتە ڕەنگە ئێران بێت ئەو دەوڵەتە ڕەنگە دەوڵەتێکی وەکو عێراق بووی قەدی بێت ئەجەندای پارتی نییەوە هیچ ئەجەندای پارتینە پارتیەوە ناکە پارتی وەکو مەسەڵەن تۆ مەطعەمێک تێ تە 12 کرێکارت هەیە تۆ خاوەنی مەطعەمەکەی خاوەنی مەعمەلەکەی کرێکارەکان تۆ پێیان دەڵی وا بکەوە بکەنی جوا دەکە کاکە ئەنگۆ دەوێت بەستەوە دەستڵگەن پارتی بۆ دەکە پارتی بەشێکە لە ئەجەندای دەوڵەتێکی گەورەی داگیرکەری کوردستان ئەو ناتوانێت لە دەستور و لە فەرمانی ئاغاکەی خۆی دەرچێ کە ئەوانە هەرگیز لەوەتی هەن هەرکە دروست بوون ئەجەندای کوردیان بەڕێوە نەبردووە قەت لە ڕیزی کارنامەی کوردیدا نەبوون ئەوانە هەمیشە دایم لە ڕیزی کارنامە و ئەجەندای دەوڵەتانی داگیرکەردا بوون کاکە تۆ بخۆستا هەر ئەوە نییە تۆ بزانە لە ساڵانی 60 هەر ئەو حیزبی بارزانیە ئەجەندای دەوڵەتی شاهنشایی ئێرانی بەکار بەڕێوە دەبرد بۆ چونکە لە مەیتەکەش دەترسێن چونکە لەوە دەترسێن کە مەیتەکە دووبارە بچێتە ناو خەڵک قەزیەیەک دروست کاتەوە دووبارە بچێتە ناو خەڵک هەستێتەوە خەڵک ئاگر بیگرێ ئاتەش بیگرێ ئاتف بیگرێ کاتێک دەبینێ کە مەیتەکان شێواندراون زۆر جاران لەبەرەوە بۆی کە خەڵک نەجوڵانن مەیتەکان نادەن و دەیشێوێنن زۆر جارانیش لەبەرەوەی کە ئەوەندە فاشیستانە ئەوەندە بێڕەحمانە مەیتەکانیان شێواندووە لە ڕوویان هەڵنایان مەیتەکان بدەنەوە دڵین نخبە و ڕۆشنبیر ئێمەین کە دەبێ ئەوانە بایکۆت بکەین ئێمەین کە دەبێنە دەرێ بڵین کاکە ئەتۆ بۆ کەمین بۆ گری لای پارچەیەکی تری کوردستان دادنەی دوو پارچەی تری کوردستان دووشیان خەڵکی ڕۆژاوا بوون بۆ ئەتۆ بۆ کەمیان بۆ دادنەی ئەتۆ بۆ ناهێڵی بێدا بڕۆن بە شەو ڕۆیشتون وەکو ئێمە چۆن لە زمانی سەدامدا بە شەو بە شاخە تو لە ڕێگایەکدا دەڕۆیشتین کەمینیان بۆ دادنەی ئێوە بۆ وا دەکەن ئێوە چ فەرقتان هەیە لەگەڵ دوژمنی داگیرکەرێکی وەکو بەعسی زمانی ساڵانی هەشتا یا تورکەکانی دەوڵەتی تورکیای ئەوڕۆکانە چۆن ئێوە کەمین بۆ ڕۆڵەکانی کورد دادنێن